بۆ مامۆستا بەڕێزانە دەڵێم کە دەرزی تایبەتیان هەیە بۆ قوتابیەکان. باشە بۆچی ئەو دەرزە تایبەتی کە لە ماڵ خۆتا دەیڵێیتەوە بۆچی بەو شێوەیە بەو ئوسلوبە و بەو دڵسۆزیە لە قوتابخانەکەدا نایڵێتەوە؟ بۆچی بەمانیە بە 2 مانگ مامۆستای وەها بۆ لە مادەیەک کاتە حەدای کردوتی بە 3 دەرس تێتەگەێنم، قوتابیەکی پۆلی 12 و 6 بە 3 دەرس تێئەگەێنم، بەڵام بۆ لە مەکتەبە بە 7-8 مانگ تێی ناگەێنێ و تەڵەبەی داماوە. مەوعیدێکتانەیە لەگەڵ خوای گەورەدا لە مەکتەبە دەرزی تایبەتی خۆت هەیە، لە ماڵیشەوە هەتا بە هەمان شێوە غەشی تیامەکە، فڕوفێڵی تیامەکە. لە مەکتەبە بە دڵسۆزی دەرس بڵێرە و دوای دەرزی تایبەت شتێک کەیفی خۆتە، بەڵام لە مەکتەبە خیانەت مەکە، دوای لە ماڵەوە دڵسۆز بی بۆ قوتابیەکان. چونکە ڕۆژێک دێت ڕۆژێکە محاسبەت دەکری لەسەر هەموو شتێک. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخيانة في النار، فڕوفێڵ خاوەنەکەی بۆ ناو جەهەنمە، ئەوەی فڕوفێڵ بکە. بۆیە دڵسۆزی قوتابیەکان بن لە قوتابخانە و لە شوێنی تایبەتیش کە دەرزیان پێ دەڵێنەوە. ئاگاتان لە کوڕی فەقیر و هەژارەکان بێ، چونکە وەڵڵاهی خوای گەورە ئەو شتانە قبوڵ ناکاتێتن.